ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برای نخشکانی بەڕێز سڵای خۆی پەروەردگارتان لێبێت. لە دەرسی ڕابردووە قسەمان لەسەر ئەحکامی کۆرپەلە کرد دەربارەی دیانەت. وتمان کۆرپەلە ئەگەر هاتوو لەبار چوو چ ئاینێکی بۆ بڕیارە درێ. گوتیشمان گرنگی ئەم بابەتە بۆ حکومەکانی دنیاە پەیوەندی بە قیامەتەوە نییە. یعنی ئەگەر وتمان ئەم مناڵە حکمی باوکو دایکی وەرەگرێ کە باوکو دایکی بێباوەڕن، وتمان مناڵەکە بەرپرسیار نییە لە بێباوەڕێتی باوکو دایکی، یا وتمان مناڵەکە بەهۆی ئەم تاوانەوە ناڕواتە دۆزەخ. بەڵام بۆ مامەڵەکردنی ئێمە لە ڕووی دنیاویەوە لەگەڵ ئەم مناڵە ئێمە ئەڵین ئەم مناڵە حکمی باوکو دایکی وەرەگرێ. گوتیشمان کۆمەڵێک احتیمالات واریدە بۆ ئەوەی کە مناڵەکە چ دینێک وەرەگرێ. وتمان ئەگەر باوکو دایکی ما بن لەسەر هەر دینێک بن مناڵەکە حکمی دینی ئەوانی هەیە. واتە ئافرەتێک مناڵێکی لەبار چێ، ئافرەتەکە و هاوسەرەکی هەر دینێکیان هەیە، مناڵەکە حکمی ئەو دینە وەرەگرێ. ئەگەر مسلمان بوون ئێمە وەکو مناڵێکی مسلمان مامەڵە لەگەڵ ئەو مناڵە ئەکەین. ئەگەر دینێکی کێشیان هەبوو ئەو بەپێی ڕێوڕسمی ئاینەکەی خۆیان مامەڵی لەگەڵا ئەکرێ. وتمان ئەگەر باوکو دایکی دینیان جیاواز بوو ئەو کاتە وتمان مناڵەکە حکمی دینە باشەکەیان وەرەگرێ. بۆ چکە چی لە مەسلحەتی مناڵەکە بێ ئێمە ئەو بڕیارە دەین. مناڵەکە لە مەسلحەتی وایە کام دینەیان نزیکتر بێ لە حەقەوە بڵین ئەو دینە بۆ مناڵەکە بڕیارە دەین. وتمان ئەگەر مناڵەکە باوکو دایکی دیار نەبوو ئەو کاتە وتمان تەبعیەتی دینی مناڵەکە بەپێی ئەو شوێنەیە کە مناڵەکەی لێ ئەدۆزرێتەوە. بۆ نمونە وتمان ئەگەر مناڵێک لەبار چوو بوو با بڵێن فڕێدرا بوو لە منتیقەکە هەموو دانیشتوانەکانی مەسیحین، ئێمە کە ئەم مناڵە هەڵەگرینەوە معاملەی مناڵێکی مسلمانی لەگەڵ ناکەین، معاملەی مناڵێکی لەگەڵا ئەکەین کە ئاینی ئەو ناوچەیی هەیە کە مناڵەکە خۆی تیا دۆزراوەتەوە. لەبەرە وتمان کاتی قسە لەسەر مناڵەکەین بۆ ئەحکامی دیانەت ئەم بابەتانە ئاوایەک لا بێتەوە. ئەمڕۆ دێین وەکو پاشکۆی بڕیاردانی ئاین بۆ مناڵەکە قسە لەسەر بابەتەکانی ترەکەین. یعنی بۆ نمونە مناڵێک ئەگەر هاتوو لە بارچوو کۆرپەلە کۆمەڵی حکم هەیە، ئەم حکمانە گرنگە ئێمە وەکو خەڵکی باوەڕدار بیزانین کە زۆر جار ئەمانە خەڵک یا نایزانێ یا لەبەر زۆری بۆچوونەکان کە هەیەی بۆچوونی دروست نازانێ، یعنی ناتوانێت تەرجیع بکە، نازانێت بە کام ڕەئیە بکە. هەندێک جاریش مامۆسایانی ئاینی من ئەوەی ئاگادارم لەم بابەتانە یا خەڵک بە هەڵەدا ئەبن بۆ چونکە ئەو بابەتە فقیانەی کە کۆن خوێندویانە و لە کتێبە فقیەکانە تۆمار کراوە ئەوان لەو دەقانە لا نادن. ئێمە ژوتمان هەندێک لەو قسانی زانایان کە کاتی خۆیان کردویانە ئەوانە ئێستا پێویستیان بە پێداچوونەوە هەیە، چونکە وتمان بۆ زەمەنی ئەوان گونجاو بۆ ئیشی پێ بکرێ، بەڵام بۆ ئەم زەمەنە گونجاو نییە لە بابەتی ئەوەی کە ڕۆحکەیەکرێ بە مناڵە و قۆناغەکان چۆن ئەگوزارێنێ. مامۆسایانی ئێمە لایەزار هەر بەم ڕەئیە تەرجیحەکەن، بەڵام ئەم ڕەئیە ئێستا لە پێگەی زانستیە هیچ سنگێکی نەماوە کە بڵێن مناڵ دوای 4 مانگ ڕۆحەکرێ بەبەریە. ئەمە شتەیەکە جوزئێکە لە خەیاڵ. باش ئەو حکمانەی کە تابعی دیانەتی مناڵەکەن یەکێک لەوانە ناونانی مناڵ. ئێمە کۆرپەلە کە لەبارە چێ پێویستەکان ناوی بنین، لەکەیەوە پێویستەکان ناوی مناڵ بندێ، چونکە ئێمە واتی ئەگەین ناونانی مناڵ تەنها بۆ ئەوەیە کە لە دنیا پێی بانگ بکرێ، نا ناونانی مناڵ لە قیامەتیش پێی بانگەکرێ. لەوەرە عولەما کاتی خۆی قسەیان لەسەرەوە بووە ئەو مناڵانی لەبار ئەچن لەکەیەوە ئەبێ ناو بندێن و لە تەمەنی چەنە ئەگەر لە دایک بن ناو ناندرێن. یەکێکی کە لەو مەسەلانی کە پێویستە قسەی لەسەر بکرێت هەر تابعی دیانەتە کە دیانەتێکمان بۆ بڕیاردا بۆ مناڵەکە، مەسەلەی شۆردنی مناڵەکەیە لە پاش لە بارچوونی، کفنکردنی مناڵەکەیە، نوێژ لەسەرکردنی مناڵەکەیە لەگەڵ بە خاک سپاردنی مناڵەکەیە. ئایا مناڵ ئەمانە پێویستەکە بووی بکرێ وەکو گەورەیەک؟ ئەگەر پێویست ناکە
بۆچی ئەگەر پێویستەکە مەناڵی حکومەکە لەکەیەوە پێویستەکە لە چ قۆناغێکە ئەگەر مناڵ لە دایک بێ ئێماڵین ئەم مناڵە پێویستە بەم ڕێوڕسمە مامەڵی لەگەڵا بکرێ وەکو گەورەیەک لە خوار ئەم تەمەنەوە یا لە خوار ئەم قۆناغەوە ئەو شتانەیشی بۆ مناڵەکە پێویست ناکات. خاڵی یەکەم مەسەلەی ناونان. لە مەسەلەی ناونانە کۆمەڵێک حەدیث هەن ئەم حەدیثانە معروفن یعنی باون لە ناو خەڵکا بەداخەوە مۆزوعیشن. یەکێک لەو حەدیثانە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوایە فەرمیەتی سەموا ئەسقاطەکم واتە مناڵە لە بارچووەکانتان ناو بنێن فإنهم من ئەسلافیکم چونکە ئەوانە بە پێشینەی ئێوە ئەژمارەکرێن یعنی ئەوانە لە پێش ئێوەوە گیانیان سپاردەوە ڕۆشتون ئەوانە بۆ نمونە بۆ داهاتوو لە قیامەت ئەوانە چاوەڕێی ئێوە ئەکەن. حەدیثێکی ترمانەیە کە ئەنەسی کوڕی مالیک ڕیوایەتێکە گوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی سەموا السقط فەرمیەتی مناڵی لە بارچوو ناو بنێن یثقل الله به میزانەکم خوا تەرازووی چاکەکانتانی پێ قورسەکە فإنه يأتي يوم القيامة أو مناڵە لە قیامەت زینووە کرێتەوە فيقول يا ربي أضاعوني ولم يسموني ئەو مناڵە ئەڵێ خوایە ئەوانە منیان بە فیڕۆدا منیان بە هەدەردا ناویان لێ نەنام. طبعا ئەم دوو حەدیثە لە ڕووی معناوە یعنی لە ڕووی حکمەوە صحیحن ئەبێ مناڵ ناو بنێ بەڵام ئەم دوو حەدیثە لە ڕووی ڕیوایەتەوە بەم شێوازە حتى ئەلبانی لە تەخریجی ئەو حەدیثەیە ئەفەرمێ وهذا موضوع نەک ضعیفیش ئەفەرمی ئەم حەدیثە ئەسڵن هەڵبەسراوە آفته أبو هدبة على كيتيايا أم بياويتيايا فقد كان كذابا دجالا على بياويكي دروزني ساختشي بوا من الدجاجلة لساختشي كان بوا وهو من الأحاديث الكثيرة الموضوعة على ميكك لو حديثا زورانيك هل بسلاون بدن بيغمبره صلى الله عليه وسلم التي شحن بها السيوطي كتابه الجامع الصغير قال كإمام السيوطي كتابي الجامع الصغير خوي بركض لم جرى حديثانا وبيض له المناوي في شرحيه مناويش كهاتو شرح جامع الصغير كردوا قال ايش كهاتو قصير سر كردون فلم يتكلم على اسناده بشيء يعني بشك لتاوانك جداد قال مناوي قال مناوي كتحقيقي كل بوقصي لس سندي حديثه كان كردوا امنو حديثه شيخ الباني على موضوع بلام لعمومة معنى بويك مناري لبارشو حديثي صحيح ترمانيا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم باسيكا كافر من الله بار بشي ناو بندي باشا بلام لكيوا طبعا زور بي زانايان رأيان واي لسر اوي مناطي حكم لناونانا روح ببراكردنا واتا هركاتيك منالك روحي ببراكرا لبارشو ابي ناو بندي بو چون قالن كروح كرا ببريا روحي درشو دواتر خواهي پروردگار زينوية كاتوا خواهي پروردگار كلا قرآن أفرمي وقالوا ربنا أمتنا اثنتين وأحييتنا اثنتين فاعترفنا بذنوبنا فهل إلى خروج من سبيل كواتا أوي پروردگار روحك ببريا لدنيايا لقيامة روحك كاتوا ببريا اتر أما مرجنية أم إنسان بلين والله بس تاوان باركان زينو أكاتوا خواهي پروردگار يا بس أوانوي هواي زويان هالمجي وخوا زينويان أكاتوا نا علماء رأي راجح ينوايا بويكا حكمك بيوستا بروح ببرا كردنوا او موضوع عشمان برانا وكاتي قويتمان چن لتمني چنا روحك لي ببر من الله لتمني چلودو روجي چل بو چلودو بو چلو سي روج لما ويا روحك لي ببر من الله قاتل لتمني شش حفتيوا اگر منالك لبارچو بر لناشتني بيوستا ناو بنده بيغمري خوا صلى الله عليه وسلم طبعا امش رايك اما اوني ولي رايك شاذ يا ضعيف مالكي كانوا حنفي كانوا شافعي كانوا حنبلي كانوا حتى هر چوار مذهبك لقال ظاهري وامامي كان شا بيان وايا كباشتر وايا منال لباش روح ببرا كردن ناو بنده طبعا وتشمان اوقات اوان بچوار ما تقليديان كردو تقليد كان هلايا بلام روح ببرا كردن كم مناطي حكمك ينك مدك لبرو لدواي روح ببرا كردن ناو بنده بلغيان شي هيك لو حديثاني كي هنو ببلغا اويا كبيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم إنه يقال للولدان يوم القيامة خواهي قورا بمنالكاني دنيا لقيامة أفرمي ادخلوا الجنة أفرمي برونا بهشت فيقولون بيغمري فرمي صلى الله عليه وسلم منالكان ألين يا رب حتى يدخل آباؤنا وأمهاتنا ألين خواهي ناچين تا باوكمو دايكمان باوكو دايكمان نين لقل ما نين بهشت ناچين بهشت
ئەمە حەدیثە لەسەر مناڵەکان. حەدیثێکی ترمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئین السقط، طبعا لێرە باسی مناڵ نییە، باسی چییە؟ باسی لە بارچووەکانە، چونکە ئەمە ویلدان نین، ئەمانە سقطن. سقط یعنی مناڵی لە بارچوو لە زمانی عەرەبیە، نەک بە معنای مناڵێک لە دوای لەدایک بوونی بمرێ. کەوتە سقط یعنی لەسکی دایکە لە بارچووە. ئەفەرمێ لە یوڕاغیم رەبەه، ئەفەرمێ ئەو مناڵانەی کە بە لەسکی دایکیانە لە بارچوون وڕک لەخوا ئەگرن، لە یوڕاغیم رەبەه، وڕک لەخوا ئەگرن ئیذا ئەدخەل ئەبەوەیه النار، ئەگەر خوا بڕیاری دا باوکو دایکان دۆزەخی بن ئەوان وڕک ئەگرن لەخوا، داوا ئەکەن لەخوا نەیان خاتە دۆزەخ. فيقال أيها السقط المراغم ربه، بيانوتي أي أو منالي وركد لخوا بستوا أدخل أبويك الجنة، قال باوكو دايكد لقال خود ببابو بهشت كواتا أم منالا باوكو دايكي أبابو بهشت فيجرهما بسرره. أفرمي أم منالا بناوك كي باوكو دايك كي بدواي خويا رايك شيء حتى يدخلهما الجنة، حتى أيان باتا بهشتوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە مژدەیە بۆ کێ؟ بۆ ئەو کەسانەی کە مناڵیان لەبارەچێ مژدەیەکی گەورەیە کاڵێ ئەم مناڵانە مادەم ڕۆح کراوە ببەریانە لە قیامەت داوا ئەکەن خوای پەروەردگار باوکو دایکیان بخاتە بەهەشتەوە. طبعا وەجهی ئیستیشهاد بە حەدیثەکان چییە؟ وەجهی ئیستیشهاد بە حەدیثەکان ئەوەیە کە ئەم مناڵانە لە نەسەبی ئەوانن، ئەم مناڵانە ناو بنرێن، چونکە بە ناویانە دواتر نەسەبیان معلومە بێ لە قیامەتە. کەواتە ناونانەکە بۆ دنیا نییە ئەو نەی بۆ قیامەتە، چونکە تەمەنی مناڵەکە لە قیامەتە خوا عالم هەتا هەمیشەی ئەمێنێ، ناوەکەی بۆ دنیا لەوانەیە ساڵێک مانگێک هەفتەیەک پێویستی پێی بێ، خوا عالم چەنەژی ئەو مناڵە، بەس بۆ قیامەتی ژیانێکی هەتاهەتایی و سەرمەدیە. لە ڕەوضەت الطالبینی شافعیەکانە ئیمامی نەووی ئەفەرمێ ولا يترك تسمية السقط، ئەفەرمێ ناونانی مناڵ واز لێ ناهێنرێت، یعنی مناڵ ناوەندێت، مناڵی لە بارچوو ناوەندێت. بهوتي لك الشاف القناعة كحنابلة أفرمي ويستحب تسميته، أفرمي باشتر واي ناو بنده ولو ولد قبل 4 أشهر، يعني لسر لما منظوري أمانة حنبلية كان أقل بيش روح ببرا كردنيش بي على باشتر واي ناو بنده، كل لاي أو قال قبل 4 أشهر للاي أو وايا لتشوار ما روح كلي ببريا، بلام لكاتك لا تشل روجا روح كلي ببريا، فيسمى أفرمي ناو أنده ليدعى يوم القيامة باسمه، بو أوي لروجي قيامته بناوي خويوا منالك بان بكريتوا. ابن حزم لمحلايا عليه ويسمى أفرمي منالي لبارچو ناو أنده فإنه يبعث، چونك لقيامة زينو أكريتوا، أو يدعى يوم القيامة باسمه، يا لقيامته بناوي خويوا بانگ كري، لناوي خويوا بانگ كري. طبعا رأي راجح أمايا ولو هندك لمالكي كانوا هندك لأحناف مخالفي أم رأيان قالنا منال هەتاوەکو نێتە سەرزەوی هەوای سەرزەوی هەڵنەمژێ پێویست ناکە ناو بندێ، بەڵام ڕەئی زۆربەی زۆری زانایان و بەڵگەکانی حەدیثەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەرەوەیە کە پێویستەکان ناو بندێ. دینە سەر بابەتی شۆردن و کفنکردن و نوێشکردن و بە خاک سپاردنی. طبعا ئەم چوار حکومە یەک دانەیان تۆزێک چۆنەڵی لەوانی تر جیاوازە و ئەکرێ قسەی ورتری لەسەر بکرێ، سیانەکەی تر زۆر کێشەنین بۆ مەسەلەی شۆردن لەگەڵ کفنکردن لەگەڵ بە خاک سپاردن، ئەم سیانە بەڕێزان هەر ئیحتیرامن بۆ ئینسانیەتی ئینسان. ئەگەر ئینسانەکە هەر موسڵمانیش نەبێ، ئەگەر جوولەکەیش بێ خۆبێ بکرێ بەژێر خاکەوە. یعنی لە مەسەلەی کفنکردن و شۆردن و بە خاک سپاردنە ئەم مۆزوعە بۆ نمونەی ماڵین مناڵێک ئەمە پێویست ناکا بشۆرێ، باشە مناڵێک کە لەبار ئەچێ خۆ مناڵە ناکرێ فڕێ بێ سەگ بیخوا، حرامە شەرعەن، احترام لە ئینسانیەتی ئەبێ بگیرێ. لەبەرەوە ضرورە ئاوێکی پیا بکرێ، ئیترەمە تۆ نایمەنێ شۆردنی شەرعی وەکو گەورەیە گەشۆی کە سونەتە گەورە بشۆی ئەم مناڵە وا ناشۆرێ، بەس ئاوێکی پیا بکە ئەو خوێنە و ئەو شتانی پیسی و شتێک کە پێوێتی لی کەرەوە پڕۆیەکی پاک بێنە تێوەی ئاڵێنە، مەرجەیە کفنێکی سپی و خامێک بێنی و بۆی بەربڕی وەگەوەی کە بۆ گەورەیەکی ئەبڕی، خامێک بێنە قبرێکی بۆ مەکە کە باڵا زەلام قوڵ بێ ئەو بەس خۆ هەر ئەبێ بکرێ بەژێر خاکەوە ئەمە، چونکە ئەمانە بەڕێزان یعنی احترامگرتنی کەرامەتی ئینسان وەکو مرۆڤ کە خوای پەروەردگار خەڵقی ئەکا هەر دینێکی هەبێ ئەبێ ئەمانی بۆ بکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان دانیشت بوو جەنازەیەک بەلایە ڕۆشت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
احتراما بۆ جەنازەکە هەستایە سەر پێ. سەحابەکانی گوتیان یا رسول الله ئینەها لیەهودی، گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەو جەنازەیە جوولەکە بوو تۆ بۆ لەبەری هەڵسای. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوێ تێیان بگەیەنێ بۆیان ڕاز بکاتەوە کە من بە هەڵەدا نەچوم کە هەستام و ئەو جوولەکە بۆ بڵێ مۆڵالەکی سم تووشە الله دانیشتمایە نا. پێغەمبەری خوا هەڵەکەی ئەوان ڕاست دەکاتەوە فەرمێ با جوولەکەیش بێ ئەلەیست نەفسەن، ئەفەرمێ مەگەر مرۆڤ نەبوو. کەواتە ئەمانە بنەماکانی مرۆڤبوونی ئینسانە کە ئیسلام احترامی ئەگرێ هەر ئاینێکی هەبێ. لەبەرەوە مەسەلەی شۆردن و کفنکردن و بە خاک سپاردنی ئەمە مۆزوعێکە منتەهین لەوە بەوەی کە ئەبێ بکرێ. ئەمێنێتەوە سەر نوێشکردن، فەلسەفەی نوێشکردن، مەناڵی حکم لە نوێشکردنە. ئێمە بۆ نوێژ لەسەر ئینسانەکەین؟ ئایا نوێش بۆ پاڕانەوەیە لە خوا بۆ لێخۆشببوونی گوناهەکانی، واتە مەناڵی حکمەکە لێخۆشببوونی گوناهە، یا نە مەناڵی حکمەکە بریتیە لەوەی کە ئەم مناڵە هەوای سەرزەوی هەڵمژیوە، یان مەناڵی حکمەکە بریتیە لەوەی ڕۆح کراوە بەبەریا؟ کام لەم سیانە؟ یان مەناڵی حکمەکە بریتیە لەوەی ئەم کەسە قابلیەتی ئەوەی بۆ دروست بووە بتوانێت سەربەخۆ بژی؟ طبعا ڕەئی یەکەم ڕەئی شیعەکانە. شیعەکان پێیان وایە ئینسان هەتا بالیغ نەبێ قەڵەمی تەکلیف ئیشی لەسەر نەکا نوێژیشی لەسەر ناکرێ. ظاهریەکان پێیان وایە ئەبێ گوناهەی کردبێ یا قابلی گوناهەکردن بێ، یعنی لە دوای تەکلیفیش ئەوجا نوێژی لەسەر دەکرێ. هەندێک لە عولەمای تر وەکو بەعزێک لە مالیکی و ئەحناف ئەڵێن ئەبێ هەوای سەرزەوی هەڵمژێ ئەوجا نوێژی لەسەر دەکرێ. شافعیەکان کە ئێمە خۆمان شافعین قەناعەتیان وایە مناڵ لە تەمەنی 6 مانگیەوە کە ئەتوانێت لە دەرەوەی سکی دایکی سربەخۆ بەبێ هیچ هاوکاریەک بژی، ئەڵێ کە تەمەنی گەشتە 6 مانگ لە سکی دایکە فإنه يعامل معاملة الكبير في جميع أحكامه. ئەڵێ لە هەموو حکمەکانیە مامەڵەی ئینسانێکی گەورەی لەگەڵا ئەکرێ، لە غوسلیا، لە کفنیا، لە بەخاک سپاردنیا، لە نوێژ لەسەرکردنیا. کەواتە مناڵێکی لە بارچووی تەمەن 6 مانگ لە سکی دایکە کە لە دایک بوو لە لای شافعیەکان ئەبێ وەکو گەورەیەک مامەڵەی لەگەڵا بکرێ. لە ئیعانەیە دیمیاڵی ئەڵێ چی؟ ئەڵێ النازل بعد تمام 6 أشهر، واتە مناڵێکی لە دایک بووی لە بارچوو لە دوای 6 مانگەوە لەیسە بسقط. ئەڵێ ئەو مناڵە بە سقط لە مەفهومی ئەوانە، یعنی کەسێکە لە بارچووە بەس لە بارچوویەک کە با بڵین تەعاملی ئینسانی طبیعی لەگەڵ ناکرێ. ئەڵێ ئەم وانییە کە تەعاملی ئینسانێکی ناطبیعی لەگەڵ بکرێ. فيجب فيه ما يجب في الكبير. چ مەراسیمێک بۆ ئینسانێکی گەورە ئەنجام بدرێ ئەبێ بۆ ئەو مەلووت کە 6 مانگە ئەنجام بدرێ، سواء علمت حياته أم لا. ئەڵێ بزانرێ ژیاوە یانە. ئێکە بوو بە 6 مانگ بە تاکید ڕۆح کراوە بە بەریاو، ئەو ژیانە ئیعتیادیەی کە ڕۆح ئەکرێ بە بەریاو لە سکی دایکە بەڵێ ژیاوە. جمهوری فقها بەدەر لەم دووسێ ڕەیی کە باسم کرد کە کەمینن بە شافعی و ظاهری و شیعەکانەوە، جمهور واتە زۆرینەی زانایان ئەڵێن مەناڵی نوێشکردن لەسەر مناڵ ڕۆح بەبەراکردنە. دیسانە وەکو چۆن لە ناونانەکە ئەڵێن لێری شوا ئەڵێن، واتە هەر کاتێک مناڵ لە سکی دایکە لە دوای تەمەنی 40 ڕۆژی کە ڕۆح کرا بەبەریا ئەڵێن نوێژیشی لەسەر دەکرێ. چونکە ئەمان کە دێنە سەر تەحلیلی فەلسەفەی نوێشکردنەکە ئەڵێن نوێشکردن بۆ تەنها حکمەتەکەی ئەوە نییە تۆ داوای لێخۆشببوونی گوناه بۆ کەسەکە بکەیت. ئەڵێ ئەگەر وایە مناڵێکی 1 ساڵە کە لە سکی دایکی مەسەلەن مناڵێکی 2 ساڵە خۆ تاوانی نەکردووە، خۆ قەڵەمی تاوان ئیشی لەسەر نەکردووە، ئەی بۆ نوێژی لەسەر دەکرێ؟ چکە تۆ لە نوێژی مردووە لەسەر مناڵ تۆ دوعای لێخۆشببوون بۆ مناڵەکە ناکەی، دوعای لێخۆشببوون بۆ دایک و باوکی ئەەکەی و دوعا ئەەکەی بەوەی خوا ئەم مناڵە بخاتە تەرازووی چاکەکانیان لە قیامەتە. کەواتە نوێژەکە بریتی نییە لە دوعای لێخۆشببوون بۆ مناڵەکە، نا بریتیە لەوەی کە ئەم نوێژە احترامن بۆ ئینسانیەتی ئەو و دوای ئەوە دوعاکردن بۆ ئەوەی خوای گەورە ئارامی ببەخشێتە سەر دڵی دایک و باوکی
و دوای ئەوە دوعاکردنە بۆ ئەوەی کە ئەم مناڵە تەرازوی چاکەکانی باوکو دایکی قورسکا لە قیامەتە. لەبەرەوە ئەوان ئەڵێن مەناڵەکە بریتە لە چی؟ بریتە لەوەی ڕۆح کرابێ بەبەر مناڵەکەیە کە ڕۆح کرا بەبەریە نوێژیشی لەسەرەکرێ. طبعا سعيدي كري مسيب وابن سيرين قولي كان هيا ألن السقط إذا تم خلقه ألن منالي لبارتشو أجر خلقا دي طوابو وتمان لتمني تشنا يتر منالك بيشمو هيكلي طواب إنسانيتي لأنيشه لدواي تشلو دو روجوا ألن ونفخ فيه الروح والروح كراب بريا ألن صلي عليه وإن لم يستهل نجي لسدكري با لدرويسكي دايكيشي نیشانەی ژیان یا هاوارێکی نەکرده بێ یا دەنگێکی لێ نەبیسرا بێ کە ڕۆح کراوە بەبەریە نوێژی لەسەرەکرێ. لە کتێبی ئینسافە هاتووە ئەڵێ وئیذا ولید السقط ئەڵێ ئەگەر مناڵێک لەدایک بوو لأكثر من 4 أشهر لە 4 مانگ زیاتر. طبعا بۆ ڕبتێکەکەنەوە بە 4 مانگ ڕبتێکەنەوە بە بەناتی نەفخی ڕۆحەوە واتە ئەگەر ڕۆح کرابوو بەبەریە ئەڵێن غسل وصلي عليه نوێژی لەسەرەکرێ و مناڵەکە ئەشۆدرێت کەواتە ئەم حکمانە وەکو عەرزم کردن واضحە. ڕەئی ڕاجحیش ئێمە ئەوەیە احتیاطن هیچمان لە کیس ناچێ ئەگەر مناڵێکی مەلۆتکە لەدایک بوو بە دوومانگی بە مانگ و نیوی زۆر احتیادیە با ڕێز لە ئینسانیەتی بگرین مناڵەکە بێنین بیشۆین باشە بی با ئاڵێنین لە پارچەیە پەڕۆی پاکەوە نوێژی لەسەرکەین ناوێکی بنین ئەو جا بە خاکی بسپێرین ئەو جا بە خاکی بسپێرین. ئەمە ئەگەر بابڕین لە بابی ئەوەش نەبێ کە ڕەئی ڕاجحمان پێکابێ یەکەم ئەمە ڕەئی جمهورە دووەم احتیاط لە دین ئەفضەلترە لە ئیهمال. یعنی ئێمە ئەگەر ئەمە بکەین زەرەر ناکەین ئەگەر نەمان کرد و شەرعی بوو ئەو کاتە بە تەکید زەرەرمان کردووە. لەم مەسەلانیشە من مۆزوعی مناڵێک ئەگەر لە زینایش بێ لەم بابەتانەیە فەرق ناکە. یعنی ئێمە بڵێن ئەگەر مناڵێک وەچەی زینا بوو مناڵێکی ناشەرعی بوو بێڕێزی بکرێ بەرامبەر بەم مناڵەکە لەبارە برێ فڕێ بدرێ و نوێژی لەسەر نەکرێ و کفن نەکرێ و نەشۆرێ نهائیاً فەرقی نییە لە لای عولەما قاعدەیەکیان هەیە یعنی ئەوەی قاعدەی کە لە قورئان وەریان گرتووە کە خوای پەروەردگار فەرمێ وەلا تەزیڕ وازیڕەة ویزڕ ئوخرا ئەگەر دایکی مناڵەکەش باوکی مناڵەکەش داوێن پیسی کردبێ ئەم تاوانە مناڵەکە باجەکەی نادا. لەبەرەوە بێ مناڵەکە مامەڵەی ئینسانێکی بێتاوانی بەندەی خوای بە تەواوەتی لەگەڵ بکرێ. لە صحیحی بوخاریە ئیمامی بوخاری قولێکی ئیبن شهاب هێنێ ئەفەرمێ یوصلى على كل مولود متوفى نوێژ لەسەر هەموو مناڵێکی مردوو ئەکرێ وإن كان لغية. طبعا ئێمە ڕیشدەمان هەیە یعنی زەواجی شەرعی و مناڵێکی شەرعی غیەمان هەیە یعنی مناڵێکی ناشەرعی مناڵێک لە زینا ببێ ئەڵێ وإن كان لغية ئەڵێ با مناڵەکە بەرهەمی زینایش بێ من أجل أنه ولد على فطرة الإسلام ئەڵێ چونکە مناڵ لەسەر فطرەتی ئیسلام لەدایک ئەبێ تاوانبار نییە مناڵ لەبەرەوە ئەڵێ فەرمێ نوێژی لەسەرەکرێ. ابن حجر كم قولي إمامي بخاري هنا لصحيح حكاية تعقيبي لسر أدالة كتابي فتحة أفرمي ومراده أنه يصلى على ولد الزنا أفرمي ما بستي إمامي بخاري أو يكنوج لسر مناغلق أكري أجر برهمي زنا يشبوبه ولا يمنع ذلك من الصلاة عليه داوين بيس كردني دايكك يا باوكك ريقرني لنوش كردن لسر مناغلك لأنه محكوم بإسلامه تبعا لأمه چون كيما حكم دين بويك منالك مسلمانة وكو ديني دايكي وكذلك من كان أبوه مسلما دون أمه يا قرباوكي مسلمان بو بيلا دايكي. وقال ابن عبد البر أفرمي لم يقل أحد إنه لا يصلى عليه أفرمي كسني قوت ونوجي لسر ناكريه كسني قوت ونوجي لسر ناكريه ولا قولك قتادة هي إلا قتادة وحده بس أول قوتوا. لتحفة الأحوذية أفرمي مذاهب العلماء كافة أفرمي همو زانايان رأيان لسر أويا الصلاة على كل مسلم نوج لسر همو مسلمانيك بكريت ومحدود هر مسلمانيكيش لعقوبيكي شرعية يعني سبارد به بونو من بياويكي كشتوا هنا إن حكمي خوامان بصرا تطبيق كشت بانوا أما لعقوبيك لسزايكي خوايا كجراوتوا
بەڵام ئەفەرمێ ئەبێ نوێژی لەسەر بکرێ وەمەرجووم هەر کەسێکیش ڕەجمەکرێ لەسەر زینا ئەبێ نوێژی لەسەر بکرێ وەقاتیل نەفسه هەر کەسێک خۆیشی کوشت بێ زۆر جار ئەم پرسیارە ئەکرێ لە ئێمە کەسێک خۆی ئەکوژێ دروستە نوێژی لەسەر بکرێ بە تەئکید بەڕێزان خۆ کوشتن ئینسان لە بازنی ئیمان ناباتە دەرەوە ئینسان خوا لە یەک کاتا لێی خۆش نابێ ئەگەر پەنا بەخوا شیرکی بۆ خوا بڕیاردابێ و بە مشتکی مردبێ خوا لەمە خۆش نابێ نوێژی لەسەر ئەمە ناکرێت چکە خوای پەروەردگار بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ولا تصلي على أحد منهم مات أبدا ولا تقم على قبره ئەمە باسی ئەو کەسانە بوو کە نیفاقی ئیعتیقادیان هەبوو لە مەدینە مشریک بوون بێباوەڕ بوون بەڵام وا وێنای خۆیانە کرد کە موسڵمانن خوا بە پێغەمبەر فەرمێ نوێژ لەسەر ئەمانە مەکە سەردانی قبری ئەمانە مەکە لە غەیری ئەمانە ئیماندارێک بۆ نمونە تەنگەشەیەکی دەرونی هەیە ئیماندارێک فشارێکی دەرونی لەسەر دروست ئەبێ ئیماندارێک والحاصل بێ هیوا ئەبێ لە ژیان دەسێت چێتە خۆی ئەم ئیماندارە بە کافر لە قەڵەم نادرێ مادەمیش بە کافر لە قەڵەم نادرێ نوێژی لەسەر ئەکرێ کەواتە هەر کەسێ خۆیشی بکوژێ ئیعتیادیە نوێژی لەسەر بکرێ و ئیعتیادیە داوای لێخۆشبوونی بۆ بکرێ لە خوای پەروەردگار و ئیعتیادیە خێر و سەدەقاتیشی بۆ بکرێ و ئینشاء الله هەموویشی پێ ئەگا لەبەرەوە لە تحفەظ الأحوذیە ئەفەرمێ ئەگەر کەسێ خۆیشی کوشت بێ دیسانەوە نوێژی لەسەر ئەکرێ و وەلەدی الزینا و مناڵێش ئەگەر مناڵی زینایش بێ نوێژی لەسەر ئەکرێ ئیمامی زەرقانی لە ئیمامی مالیکەوە قەولێک باسەکە ئەفەرمێ ولم أرى أحدا من أهل العلم أفرمي لك سيكم نبست ويا نمبينيوا كزاناب بيت يكره أن يصلى على ولد الزنا وأمه كبينا خوش بو بي بي باج نبو بي نوج لسر منالي زنا ولسر آفرتيكي داوين بيسي زانيش بكريت ألا كسم نبيني وبلا نوج لسر أمانة ناكري يا بينا خوش بي لسر يا نوج بكري قال ابن عبد البر فرمي لا أعلم فيه خلافا الله كس نازانم كخلافي هبه لسر ام مسألة يعني مسألة او نرونا نازانم كس خلافي هبه لسر ام مسألة كاتب رزان بو مسألة نيوش كردن وكو عرزم كردن احتياطا اما نيوش بكري لسر او منالانا اگر 8 لتشلو روش ترازابو لتشل روش ترازابو نيوش لسر بكري منالك برهمي هر علاقة يكبو بس بيق مرج منالك حكمي ديني تابعي مسلمان بيت بو تفاصيلي كلا درسي رابردوها باسمان كده اجينا اگر بو نمونه منالي مسيحيك بباكو دايكي مسيحي هبه اما وكو اسلام معنيين بتدخل كردن لجياني منالك كباكو دايكي بحكم ديني اما رازينين او كات ببي مراسيمي ديني خويان شيبو منالي خويان كان او بكن بس وكو اما ام حكماني كقصير سركين باسي مسلمان كاين باسي كسيكين كاعتقادي بديني اما هي استسلامي هي بو ديني خوي پروردگار دين قصي لسر برسي أوانا برسي خلقي كيتر كقناعتي بم دينانية هر باوري بهر دينيك هي بديني خوي حكمي منالي خوي بكا كواتا فرقك عليها بابتي كيتر ماني برزان لمو دوازاتر أشين سر ما فدارايكاني منال أما فانا شخصي بون مسألة نساب حقيقي معنوية مسألة لبار بردن حقيقي معنوية مسألة نيوش كردنو بخاك سباردنو ناونانو أمانة همي حقوقي معنويين سر راي أمانة منال كمالك حقي هي بيوتي حقوقي مادي يا بونمونا واجباتي مادي لهندك روا مسألة زكاة مسألة سرفتري منال مسألة ميراتي منال مسألة وصية كردن بو منال مسألة وقف كردن بو منال مسألة بخشين بمنال بابتي شفعة كردن بو منال أمانة كمالك بابتن لحقوق ماليكاني منال نسكي دايكيا حول دين إن شاء الله قسيان لسركين خالية كام مسألة زكاة لباري منالك كالسكي دايكيا هتي آية منال لسكي دايكيا زكاة لباركاني درجة منالك وانهي باوكي مردوه ده دفتر بشميراتي أم منالية طبعا دعي بتفاصيل قسال السرواكين اقر خوات من با ميراتي منال شوان توزيع كده قريمان أو حصيبو أم منالا من دانا وده دفتره آية أم منالا زكاة لم باراني دركين إما أولا دايك بو كلا دايك بو منالكا إما حسابي مدي حملك بو نمونا كباوكي مرت 8 منالك يك مان بوا 8 ماني كلسكي دايكا مايوا أم 8 مانا منالك خاوني ده دفتر بو چکە لەو ڕۆژی کە باوکی مردووە ئەم بەشەمیراتی خۆی بەرئەکەوێ بەشەمیراتەکەی دە دەفتەرە ئێستا 8 مانگە لەسکی دایکە خاوەنی دە دەفتەرە کە بوو بە زینووی لە دایک بوو دوای 4 مانگی تر
حسێبی ئەوە ئەەکەین ئەم دەفتەرە ساڵی بەسەرا وەرچەرخاوە ئەبێ زەکاتی پاری ئەم مناڵە دەربکرێ. طبعا علەما ئەفەرموون نەخێر. بۆچی نەخێر؟ لەبەرەوەی ئەم مناڵە لەو 8 مانگی تەمەنی لە سکی دایکیا مالیکی حەقیقی پارەکە نییە. ئەو مناڵە بە خاوەنی ئەو دەفتەرە ئەژمار ناکرێت لە ڕووی شەرعەوە و ئەم ماڵاش پێی ناوتێ موڵکی مناڵەکە و ئینەما ئەم ماڵە مووقوفە واتە ئەم ماڵە ئەوەستێندێ بڕیار لەسەر دابشکردنی نادرێ تا چارەنووسی ئەم مناڵە ڕوونەبێتەوە. ئێمە ئەڵین ئەگەر ئەم مناڵە لەدایک بێ ئەمە حیسەکەیەتی بە زینوی لەدایک بوو ئەبێ بە خاوەنی بە مردووی لەدایک بوو پارەکە تەوزیع ئەکرێتەوە بەسەر باقی میراثگرەکانە. کەواتە ئەو 8 مانگە بۆ مودەی زەکات لە مناڵەکە حسێب ناکرێت لە ڕۆژی لەدایک بوونێەوە ئەبێ بە خاوەنی دەفتەرەکە مالیکی حەقیقی دەفتەرەکە لەو ڕۆژەوە ساڵێک بەسەر پارەکەیە بڕوە ئەو جا ئەڵێن زەکات لە پاری ئەو مناڵە ئەکەوێ. طبعا ئەمە تقریبا زۆربەی زۆری زانایان ئەمە ڕەئیانە و ئەم ڕەئیەش دلیلی بە قووەتیان هەیە. مالیکەکان ئەفەرموون ئەگەر کەسێک زەکاتی هەبوو ساڵ بەسەر پارەکەیە تێپەڕی ئەو کات زەکاتێکەوێ. بۆ نموناڵێن تەجب الزەکات على كل مسلم زەکات لەسەر هەموو مسلمانێک فەرضە حر تام الحرية بمرجە کەسەکە ئازاد بێ حڕیەتی تەواوی هەبێ إذا ملك المقدار الذي تجب فيه الزكاة حولا كاملا بمرجە خاوەندارێتی ئەو ماڵی کە هەیەی 1 ساڵ بەسەری تێپەڕێ ئەو جا زەکاتێکەوێ. ئێمەش ئەزانین کە مناڵ لە سکی دایکە خاوەندارێتی ناکات خاوەندارێتی حەقیقی نییە. بۆیە لە ئیعانەی شافعیەکانە بەوازحی ئەڵێ فلا زەکاتە في مال الحمل الموقوف له بإرث ئەڵێ زەکات لە ماڵێکی ڕاگیرا و بۆ مناڵە نییە بە میراتی ئەو ماڵی کە بۆمان ڕاگرتووە بە میراتی نییە ئەو وەسیەتین حتا ئەو ماڵی کە بە وەسیەتیش بۆی بڕاوە لێی نییە بۆ لعدم الثقة بحياته چکە متمانەمان بە ژیانی نییە نازانین لەدایک ئەبێ بە زینوی یا لەدایک نابێ. حەنابیلەکانە فەرموون ولا تجب الزكاة في المال المنسوب إلى الجنين زەکات لە پارەیە کە بۆ مناڵدانداوە واجب نابێ بۆ چکە دیسانەوە لەبەرەوەی ماڵەکە وەهمیە ماڵێکی حەقیقی نییە. بەلەما فەرموون ئەگەر ئێمە بڵین زەکات لەم ماڵانەیە واجبە بێ ئەو کاتا بێ اعتیبارکەین بۆی مناڵەکە مالیکە ئێمە مناڵەکەش کەس پێی ناوتێ مالیک بۆ چکە ئەگەر مناڵەکە مالیک بێ ئەیکە بۆ لەدایکە بێ بە مردووی ئێمە ماڵەکە تەوزیعەکەینەوە بە میراتی مناڵەکەی حسێب ناکەین کەواتە مناڵەکە خاوەنی نییە بۆیە بە میراتی ئەوی حسێب ناکەین. سەبارەت بە زەکاتی سەرفترەیش هەروایە مناڵ سەرفترەی بۆ نادرێت ڕەئیەکمان هەیە ئەڵێ مستحب وایە سەرفترەی بۆ بدرێت مستحب یعنی ئەکرێت باشتر وایە بەس وەکو ئەوەی کە زەکاتی سەرفترە لەسەر هەموو موسڵمانێک واجب ئەبێ بە ئاوابوونی ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزان مناڵێک ئەگەر ئەو ئێوارەیە لە دەرەوەی سکی دایکی نەبێ لە سکی دایکیا بێ بەیانی جەژن لە دایک بێ سەرفترەی بۆ دەرناکرێ چکۆکو عەرزم کردن ئەمانە مەربوطن بەوەی مناڵەکە ئەبێ بە زیندوی لە دایک بێ ئەم حکمانە لەگەڵ مەسەلەی نوێژ و ناونان و بە خاک سپاردن و ئەمانە جیاوازن ئەم حکمانە مەناڵی خۆیان هەیە مەناڵی ئەم حکمانە لە دایک بوونێتی بە زینوی بەجیا لە دایکی ئەو جا مناڵەکە تەعاملی لەگەڵ ئەم مەسەلانە پێ ئەکرێ. بۆیە کۆمەڵی ئەقوالی زۆری فقهاء بۆ نمونە لە مەجموعی شافعیەکانە شیرازی کە باسەکە ئەفەرمێ لا تجب فطرة الجنين لا على أبيه ولا في ماله بلا خلاف ئەڵێ نە لە پاری خۆی نە لە پاری باوکی زەکاتی سەرفترە بۆ مناڵ دەرناکرێ. لا تحفة الفقهاء حنفيەکانی شاهاتووە ئەڵێ ولا يجب على الأب صدقة فطر الجنين واجب نییە لەسەر باوک زەکاتی سەرفترەی کۆرپەلا ئەو مناڵی کە لە سکی دایکایەتی زەکاتی سەرفترەی بۆ دەرکات لأنه ليس له ولاية كاملة عليه چونکە ئەم وەلی ئەمری تەواوی ئەو مناڵە نییە لأنه لا تعرف حياته چونکە ئێمە تا ئێسش نازانین بە زینوی لە دایک ئەبێ یا بە زینوی لە دایک نابێ. ابن المنذریش لە منار السبیل ئەفەرمێ كل من نحفظ عنه لا يجيبها عن الجنين هەموو ئەوانی ئێمە علم لێیانەوە فێر بووین علممان لێوە وەرگرتوون زەکاتی سەرفتریان لەسەر مناڵی کۆرپەلە لە سکی دایکیا واجب نەکردووە. ئەمە سەبارەت بە مەسەلەی زەکاتی سەرفترە دەرسیدا هاتوو ئەگەر خواتەمەنیدا لێنە سەر مافەدارایەکانی تری مناڵ
أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ومن آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم. لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاو تقويم. سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی